هەشتی مارس بەنسبەت بنەوە کوژنێکی چالاکوان ئەوەیە کە ڕەنجی خەباتی کۆمەڵە ژنێکە کاتی خۆی لە پێناوی بەدیهێنانی مافەکانیانە گیانیان بەخت کردووە دوای هەوڵ و تێکۆشانێکی زۆر لەلایەن کۆمەڵە چالاکەوانی تری دوای ئەوان ئەم ڕۆژە کراوە بە سمبلێک بۆ یادکردنەوە و بەڕێی من ڕۆژی هەشتی مارس دەبێت ڕۆژی پەیماندان و جەختکردنەوە بێت لەسەر ئەوەی کە ژنان دەستیان پێگرۆخوایان بەردەوامە بن لەسەری. بەڵێ خانم خانەرسەر دەزانین هەتا ئێستا توندوتیژی بەرامبەر بە ژنان بەردەوامە تۆ بۆ خۆشت کە بابلین سەرۆکی ڕێکخراوی ئاسوودەی کە کارەکانی ئێوە بۆ بابلین بەرگریکردنە لە مافی ژنان دەتوانی پێمان بڵێ ئەو فاکتەرانە چین کە وا دەکات بابلین توندوتیژی بەرامبەر بە ژنان بکرێت. هۆکار زۆرە خۆشتەزانی مەسلەی توندوتیژی یان دیاردەیەکی عالەمیە تەنها تایبەت نییە بە کوردستان بەڵام ئەکرێت لە وڵاتێک بۆ وڵاتی کە شێوازەکانی جیاواز بێت و هۆکار و ڕێگریەکانیشی جیاواز بێ. توندوتیژی لەبەرەوەی کە ژن بە چاوێکی کەمتر سەیریەکرێ چینێکی پەراوێز خرا و ژن و مناڵ سەیرەکرێن دایمی لە ڕووی لە منتەلەقی فەرزکردنی قوتەوە ئەوەیە کە پیا و دایمی توندوتیژی بەکارێنێ بەرامبەری بۆ ئەوەی زیاتر بە کۆی لەکردنی یا کۆنتترۆلکردنی بۆی بە ئیرادی ئەو بژوڵێتەوە کە من پێم وایە مەسلەی توندوتیژیش لە وڵاتێک بۆ وڵاتێکە بەس ئەتوانرێت بە یاسا ڕێگیری پێ بکریان ناتوانرێت بنەبڕ بکری هەرگیز هەتا مرۆڤ باەتی هەبێت هەتا ژیان بەردەوام بێت توندوتیژی هەرە بێت بەڵام مەکرێت ڕێو شوێن بگرێتە بەر بۆ کەمکردنەوەی توندوتیژی. خانم خاندەزانین ئێستا جەنابەت لێرەی بۆ وەرگرتنی خەڵاتی گلۆبال لیدەرشیپ ئەوارد پیرۆزبایی لەکەین و ئەگەر باسێکی ئەو خەڵاتەمان بۆ بکەیت. بەڵێ دیارم خەڵاتێکە کە لەلایەن ڕێکخراوی ڤایتەڵ ڤۆیسەوە دابین کراوە وابزانام تقریبان زیاتر لە 13 ساڵم خەڵاتە دابەشەکرێت ساڵانە بە 3 کەس بۆ 5 کەس ئەدرێ بۆ ئەو ژنانەی کە پێش ینی نمونەی پێشڕەوی ژنانیان پێڵێن خۆ دەزانی لیدەری عنی پێشڕەوە کە توانیوانە خۆیان دروست بکەن و توانێت بەردەوامن لە کێشەکانیان بەڕەغمی ئەو بربەستانی کە هاتووەتە ڕێگەیان خۆشببختانە ئەمساڵ من یەکێکم لەو ژنانەی کە خەڵاتەکە وەرەگرم ئێمە بەیانی خەڵاتەکە وەرەگرین 9 مانگ ڕۆژێک دوای هەشتی مارسدایان ناوە بۆ نەکاتین بکەن 4 ژنین یەکێک لە کوبا یەکێک لە نایجیریا یەکێک لە هەندستان و یەکێک لە کوردستانی عێراق کە دیارە بەنسبەت بنەوە خەڵاتە وەکو خەوێک وایە ڕاستە خەڵاتەکە بەس معنەویە ینی خەڵاتێکی مادی نییە بەڵام بۆ من هەستەکەم ینی وەکو پاداشتێکی گەورەیە بۆ کارانەی کە کردومە چونکی لە ژیانی کارکردنمان ڕێگریم زۆر هاتوۆتە بەردەم دژایەتیم زۆر کراوە بەڵام هەستەکەمەوە بەشێک لە ماندوێتی مشکێنێت. بەڵێ خانم ڕەحیم لەتیف زۆر سپاس دەکەین بۆ هاتنت بۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا و سپاس بۆ موتوێژە سەرچاو هێرەخان سپاس بۆ ئێوەش.